الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. ئامۆسا بەڕێزەکان قەدرگرانەکان سەلامی خواتان لەسەر بێ. ئەم شەو چواری مانگی جیمادی دووهەمە کە شەشە مانگە لە مانگە هیجریەکان ساڵی 1442 هیجری بەرامبەر بە هەفتەی یەکی 2021 دەرسی هەژدەمین لە خزمەتانە لە باسی شیکردنەوەی عەقیدەی تەحاوی و لە باسی حەوضە لێبووینەوە دەرسی ڕابردوو ئەو جا شێخی تەحاوی دەفەرمێ والشفاعة التي ادخرها لهم حق كما روي في الأخبار. باسی شەفاعەتی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام و شەفاعەتی غەیری پێغەمبەران واتە شەفاعەت دەبێتە دوو بەشەوە، شەفاعەتێک خاصە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و شەفاعەتی عامیشمانەیە کە غەیری ئەنبیائیش دەگرێتەوە. بۆیە عولەمایان دەفەرمیانە ئەفەرمون بەردەوام الشەفاعەة ئەنواع واتە یەک جۆر نییە و چەند جۆرێکی هەیە. لەناو جۆرەکانی شەفاعەتیشا تکایە هەیە چەندانێکیان متتەفقن و زانایان لەسەری یەک دەنگن و هەیشیانەکەوە مخالفەی تێدایە ئەو خلافی تێدایە. مەبەستمان لە مخالفە جیلی ئەهلی بیداع و معتەزیلە و ئەو هاوڕێکانیان و لە مەسەلەی ئەهلی سونە و جەماعە ئەو خاڵانەی کەن جۆرانەی کە لە خزمەتانە باسمان ئامادەمان کردو باسی کەین ئەوانە ئەهلی سونە و جەماعە متتەفقن لەسەری. بۆیە ئەو شەفاعەتەی کە خاصی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام یەکەم نوعیان پێوترێ شەفاعەة الأولى ئەو شەفاعەة العوظمى کە شەفاعەتی گەورەی پێوترێ و شەفاعەتی یەکەمی پێوترێ و هەروەها تایبەتە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و عولەمایان دەفەرمن نەک تەنیا ڕەسوول و هەموو ئەنبیائیش دەگرێتەوە بە گوێرەی ئەو حەدیثەیەکەوە لە قیامەتە ئەڕۆنە لای لە ئادەم و دەستی پێکا تا ئیسا عەلی نەبینا عەلەیهیمو الصەلاة وەسەلام معنای پێغەمبەرانی دیش دەگرێتەوە و ئەحادیث صەحیح لەسەر ئەمە هاتووە کەوا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تکا دەکات لە ڕۆژی قیامەتە ئەم تکایە کە پێوترێت تکا گەورەکە شەفاعەتی عوظمە بۆ دەستپێکردنی لە حەسرە و ئینسان لە ڕاوەستانەکە زۆرە ناڕەحەتەکە زۆرە شەفاعە پێوترێ و شەفاعە بەن مەقام المەحمودی ناو براوە کە نەسی قورئانی لەسەرە. ئەجا ئەو تکایی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە داوایە لە پەروەردگار کە لێپرسینەوە حیساب دەستی پێ بکات، چونکە لە ناڕەحەتی وەستانی قیامەتە عەبدەکان کە مەسیحی خۆشیان نازانن خۆشحاڵن داوا دەکەن بۆی کەوا دەست پێ بکات بەس لەو وەستانە ناڕەحەتیە نەجاتیان ببێت. خوای متعال لە سوورەتی ئیسراء فەرمێ عەسا ئەن یەبعەثەکە ڕەبوکە مەقامًا مەحموودە. ئەم مەقامی مەحموودە پێغەمبەری خوا فەرمێتی بە ئومەتەکەی عەلەیهی سەڵات وسەلام دوعای بۆ بکەن بەردەوام هەر کاتێک گوێمان لە بانگ بوو خوای تەعالە و مەقامە بە ڕەسوولی ئەکرەم عەتا بکە صلی الله عليه وسلم کەویش لە ئەحادیثی صەحیحە بوخاری موسلیم هاتووە. جابری کوڕی عەبدوڵڵاه بە لەفظەکە لەفظی بوخاریە خوای لێ ڕازیە فەرمێ قال هل كان راضي بأن رسول الله صلى الله عليه وسلم قال من قال حين يسمع النداء اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آت محمد الوسيلة والفضيلة وابعثه مقاما محمودا الذي وعدته حلت له شفاعتي يوم القيامة. جاء جگە لەوەی داوا ئەکەین بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام رب العالمین مەقامی مەحمودی پێ ببەخشێ هەر کەسێ ئەم تکا و داوای شە بکات کاتێک گوێی لە بانگ دەبێ ئەوە شەفاعەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئەو دەبێ. بۆ یەکێ لەو جۆرانی کە لە خزمەتانە باسمان کرد شەفاعەتی پێغەمبەری خوا کە شەفاعەتی گەورەکەیە کە پێوترێ شەفاعەة العوظمى. و رسول الله صلى الله عليه وسلم لە حەدیثێکە ئەفەرمێکەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ لەو ڕۆژەی کە خەڵکەکان هەمووی دڕۆن لای هەموو ئەنبیایەک هەمووی ڕەدی دەکاتەوە لە هەوری خۆیدایە لە هۆری خۆیدایە تاگاتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جا ڕەسوولە فەرمێ فذلك يوم يبعثهم الله المقام المحمود. ئەو ڕۆژە و ڕۆژەتە کەوا خوای تەعالە
ئینسانەکان زیندوو دەکات و محاسبەیان دەکات لیان دەپرسێتەوە جەزای چاکەکانان دەدرێتەوە و سزایە بۆ ئەوانی کەوا چاکەیان ئەنجام نەدا لە خراپە زیاتر و ئەو ڕۆژە ئەو تکایە پێی دەگوترێت مەقامی مەحموود و تکا گەورەکەیە کە پێغەمبەری خوا دەیکات صلی الله عليه وسلم. و نەوعی دووهەم شەفاعەتی جۆری دووەمی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بۆ کەسانێکن کە لە قیامەتە چاکە و خراپەیان بەرامبەرە، چاکە و خراپەیان بەرامبەرە، واتە شفاعته صلى الله عليه وسلم في أقوام قد تساوت حسناتهم وسيئاتهم شاككان لقل خرابكان وكو فيشفع فيهم ليدخلوا الجنة أو كات الرسول عليه الصلاة والسلام شفاعتك أبو أم جورة كسانة بو يخوي متعال بيان خاتناو بهشتكوا كفر مدي صحيح لسر هاتوا رسول فرمي عليه الصلاة والسلام. نوعي بابرين بكرديك جوري سيم لشفاعة رسول الله عليه الصلاة والسلام أويكوا داوا كال پروردگار هەندێک لەو حادیثانی کەوا ئامادە کراوە ئیشارەی بۆی کە ئەم تکایە خەڵکێک لە ئومەتی پێغەمبەری خوا دەڕاتە بەهەشتەوە بێ حیساب صلى الله عليه وسلم ورجايا دكا بو الشفاعة في أقوام أن يدخلوا الجنة بغير حساب. جاء الرسول صلى الله عليه وسلم حين دعا له رسول الله عليه الصلاة والسلام بوكي وعكاشة بول وكل فرموديك هاتوا كبيغمبري خوا دعاء بكر عليه الصلاة والسلام أن يجعله من 70,000 الذين يدخلون الجنة بغير حساب. دیسان ئەم 7,000 کەسە کە بەبێ حساب دەڕۆنە ناو بەهەشتەوە پێغەمبەری خوا دوعای بۆ سەحابیە کرد صلى الله عليه وسلم یەکێک بێ لەوانە ئەمە جۆری سێهەم لە تکاو ڕجا و داوای ڕەسوولی ئەکرەمە صلى الله عليه وسلم. چونکە لەو ڕۆژەدا کاتێ هەمووی ڕجای لێ دەکرێ و وەڵام ناداتەوە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام سەر لە سەجدەدا دەنێ لە ژێر عەرشی خوا ئەو کاتە مەلایکە پێیان دەفەرمێن پێی دەفەرمێن ثم يقال يا محمد ارفع رأسك سەربەرز کەرەوە سل تعطى واشفع تشفع فأرفع رأسي پێغەمبەری خوا فەرمێ سەربەرز دەکەم عليه الصلاة والسلام و هەروەها داوا دەکەم یا ربی لە ئومەتم بخە بەهەشتەوە بەبێ حیساب ئەو جا خوای متعال جل وعلا فرمي أدخل من أمتك من لا حساب عليهم من الباب الأيمن من الباب الأيمن لدرجاي لاي راستوا من أبواب الجنة لدرجا كاني بهشت وهم شركاء الناس جيجا لو درجايا همو درجا كاني تر همو خلقي لي دروات الجورو إلا أم درجا نبي فيما سوى ذلك من الأبواب واتا أو درجايا خاصة بۆ کەسانی کە بەبێ حیساب دەچنە ژوورەوە ئەمەکان هەموو جیلی بەهەشتەکانی لێ دەڕواتە ژوورەوە کە ئەمەی جۆری چوارەم بوو لە بورن سێهەم بوو لە ئەنواعی شەفاعە. نەوعی چوارەم جۆری چوارەم لە شەفاعەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام کەمکردنەوەی سزایە. ولەمایان دەفەرمن ئایا سزای پێغەمبەری خوا ببورن تکای پێغەمبەری خوا بۆ کەسێ کافر بێ دەیگرێتەوە صلی الله عليه وسلم یان نا. هەندێک لە عولەمایان هاتون ئەڵێن بە نەسی قورئان نایگرێتەوە فما تنفعهم شفاعة الشافعين. بەڵام لێرە وەڵام دراوەتەوە بۆ ئەو ڕائیکەوە ئەڵێن کە خوای تەعالی دەمە دەفەرمێت هیچ کەسێک کە کافر بێ بە شەفاعەتی هیچ کەسێ لە جەهەنەم نایەتە دەرەوە. سود هیچ تکایەک سوودی نییە بۆ ئەهلی جەهەنەم لە جەهەنەم بهێنێتە دەرەوە کەوا خۆی مستحقی جەهەنەم بێ کە مستحق خالدینە فیها ئەبەدا. بەڵام بۆ کەمکردنەوە هەیەی دلیلی چیەکەوە هەیە ئەوەی کەوا کەم کاتەوە شەفاعەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام بۆ مامی بۆ ئەبوو تاالبی مامی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام لە تەمەنی معلوم بەڕێستانە لە سکی دایکە باوکی دەمرێ دوای لە 6 ساڵیە ئەوجا چی ڕووەدا دایکی دەمرێ ئەوجا باپیری عەبدولموتەلیب دەیگرێتە خۆی لە 8 ساڵیە ئەویش دەمرێ ئەوجا مامی دەیگرێتە خۆی کە ئەبوو تاالبە کە کۆششێکی زۆر پارێزگاری لێ کردووە خزمەتی کردووە. جا پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام کاتێ باسی چاکەکانی مامیشی دەکات
أبو سعيد خدري خوي قولي للرازي جرته كإمام مسلم فرمودك الرواية ذكاء فرمي أن رسول الله عليه الصلاة والسلام ذكر عنده عمه أبو طالب لا بأس أبو طالب كرياوة فقال لعله تنفعه الشفاعة يوم القيامة تكاو رجام وايا لعله خوي متعال تكاو رجام وايا شفاعة لي ورقريه بوما من الرجل قيامته فيجعل فيه ضحضاح من نار يبلغ كعبيه يغلي منه دماغه بچووکترین سزا کەمترین سووکترین سزا لە قیامەتە ئەوەیە کە لە ژێر قاچی ئینسان دائەنرێت و مێشکی دەماغی پێوە دەکوڵێ یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ تکاو ڕجام وایە خوای متعال شەفاعەتم لێ وەرگێ بۆ مامم کە ئەم سزای سوک هاتوو بۆ ئەم سزایە کە سوکترین سزایە ئاوهایە معنەی بەم فەرموودە سەحیحە تکای پێغەمبەری خوا خاصە صلی الله عليه وسلم بۆ مامی بووە هەرچەندە بە موسڵمانیش نەمردووە ئەمە خاصەکانە بە پێغەمبەری خوا و ئەنبیای ترەوە سەلات و سەلامی خوای گەورەیان لەسەر بێ دێنە سەر نەوعی پێنجەم کەوا شەفاعەت و ئەن یوئذەنە لجەمیع المؤمنین فی دخول الجنة بۆ دەرگاکردنەوە بۆ ئیجازە وەرگردن بۆ داخلبوون یەکەم کەس کێ پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلات وسەلام یەکەم کەس شەفاعەتکە فەرقی هەیە لەگەڵ ئەوەی کە قسەی دووهەم بکەین ئایا یەکەم شەرتە ئینسان شەفاعەت کا وەربگیرێت هەمووی وەرگریان شەرتە بۆی شەفاعەت کا وەربگیرێ هەیە ئەیکات و وەرناگیرێ لە صالحین لە عولەما لە خەڵکی دیکە لە شوهەدا بەڵام پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلات وسەلام یەکەم کەسم شەفاعەت دەکەم یەکەم کەسیشم ئەوەل شافع ومشەفع یەکەم کەسیشم شەفاعەتم لێ وەردەگیرێ یەکەم کەسم دەیکەم ئەنە ئەوەل شەفیع فی الجەنە و یەکەم کەسیشە دەرگای بەهەشت بۆ پێغەمبەری خوا کرێت و عەلەیهی سەلات وسەلام چونکە دەفەرمێ کە داوا دەکەم دەرگای بەهەشت بکرێتەوە فەیەقول الخازن من ئەنت تۆ کەی کە ئیمامی مسلم ڕیوایەتەکە خوای گەورەی ڕازیە پێغەمبەری خوا فەرمێ فأقول محمد صلى الله عليه وسلم دەڵێم محەممەد فەیەقول بك أمرت لا أفتح لأحد قبلك و ئەمرمان پێکراوە ئەو دەرگایە نەکەینەوە لە پێشی تۆ بۆ هیچ کەسێ ئەو جایمت دەڵێن سوپاسی پەروەردگارەکەن کە ئومەتی ئەو پێغەمبەرین صلی الله عليه وسلم حەمدی خوا دەکەن کە هیدایەتیمانی داوە لەسەر ئەو ڕێگا الحمد لله الذي هدانا لهذا وما كنا لنهتدي لولا أن هدانا الله وحمدی خوا دەکەین کەوا گەورەترین شەفاعەتی پێغەمبەری ئێمەیە صلی الله عليه وسلم بۆیە پێغەمبەری خوا شەفاعەت دەکات کەوا خوای متعال ئومەتەکەی بخاتە ناو بەهەشتەوە و ئیجازە وەرگرێ نەوعی شەشەم مامۆستا ئەزیزەکان لە خزمەتانە شەفاعەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام بۆ ئومەتەکەی کەوا ساحیبی گوناهی کەبیرەن جگە لە شیرک لە کوفر ئیتر ئەگەر زینا بێ ئەوجا ئەگەر مەشروبات بێ هەر تاوانێ لە تاوانە کەبیرەکان بێ بەس تەنها شرک و کوفر نەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەفاعەتی بۆ دەکا هەر بە ڕێزێکتانیش سەفەری حەجتان کردبێ یا عومرە خوای متعال لێتانی مبارەکە ئەوەیشی نەی کردووە خوای تەعالە بەنسیبی کە ئەوەیشی کردوێتی حەزی لێیەتی خوای متعال تەمەنا ئومنیەت و ئاواتەکەی بەجێبێنێ هەم سەفەر بکاتەوە لە کاتێ دەڕۆی بەدەستی چەپتا سەیری ناو ڕەوضە دەکەی دەرگاکان کاتێک بە محەجەر کراوە هیچی لەو دەرگایانەی کە ئینسان لێی تێدە دەرەوە یا دەچێتە ژوورۆ لەسەری ئەو حەدیسە نووسراوە شەفاعەتی لأهل الكبائر من أمتي هەر بە ڕێزەیەکە چاوی پێکەوت بێ بەدەست کاتێ دەڕۆی بۆ سەلامکردن لە پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام بەدەستی چەپمانە بە بەرزی بە قەوسی نووسراوە جا ئەم فەرموودە سەحیحە بواتە شەفاعەتی ڕەسوول الله عەلەیهی سەلات وسەلام بۆ ئومەتەکەیەتی ئەوانەی کەوا گوناهی کەبیرەیشیان ئەنجام داوە کە مستحەقی ناو جەهەنەمن جا لێرەدا معتەزیلە زۆر مخالفەی هەیە لەم جۆرە شەفاعەتانە جارێ بە تایبەت ئەعلەما بۆ چون بەلای ئەوانەوە هەر کەسێ تاوانێک کەبیرەی ئەنجامدا ئەوە بە موسڵمان حەساب ناکرێ ئەو جا هەر کەسێ چووە جەهەنەمەوە دەرچوونی نییە باشە مامۆستا بەڕێزەکان بۆیە بەداخەوە ئەمڕۆیش پارە سرف دەکرێ قەنات لە خزمەتیانەیە
و بەرنامی باشیان پێدرێ لەبەر خاتری ئەوە نییە کە ئیمامی حوسێن شەهید بووە کەشتی لەبەر خاتری هەلیسە گۆشتەکەیە ئەوەی کە بۆیانەکرێ خۆشیان نهاتوو لە قسەیان چونکە ئەوە تێت گومانە خاتە ناو دڵی ئیمانداران و کە لەسەر ڕێگەی ڕاست جا لێرە تا ئەمەی کە باسمان کرد لە خزمەتانە جۆری یەکەمە کە خاصە بە پێغەمبەران و بە تایبەت پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم جۆری دووەم شەفاعەتێکی عامە هەم ئەنبیا دەگرێتەوە وهم ملائكة وهم صالحين والشهداء وعلماء دەگرێتەوە بۆیە ئەم جۆرەیشیانە هەم تەقسیماتێکی تریتیایە کە لە خزمەتانە بڕین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەفاعەتی دەکات کێ لە شەفاعەتان بۆی خەڵک زوو بڕاتە ژوورەوە ئەوەیشی لە ژوورێ دەرچێتە دەرەوە وەکو لە حەدیثەکە فەرمی يشفع يوم القيامة ثلاثة ڕۆژی قیامەت ئەم سێ جۆر کەسە چی دەکات شەفاعەت دەکات الأنبياء ثم العلماء ثم الشهداء پیغمبران على نبينا عليه الصلاة والسلام والعلماء والشهداء بەڵام کام علماء ئەوی بیان ناسین بزان علماء علمانیە بزان ڕەبانیە بزانین دینی فرۆشتووە بزان نەی فرۆشتووە بزان ئەڵقەلە گوێیە ینی تەماشا مامەسا بەڕێزەکان بیلالی حەبەشی بەسەرهاتی دەزانین و کەسێتر هەیە کەوا بەردە بووە کۆیلە بۆ ناوی وەحشی بووە لە قەبێکی مەشهورە لە ناو خەڵکە کاتێ لە زەمەنی قەدیما پێشی هاتنی ئیسلامیشە ئیشارە بووی کەوا کەس ئەگەر بەردەبی هەڵقەیەکی لە گوێ بووە بەڵام ئەگەر وەحشی دەڵێ ئەم هەڵقەیە هەرچی تەکلیفێکی تاوێ بەس لێرە لاچێ من ئەنجامێ دەم وتیان کوشتنی حەمزە چیتانەوێ ئەیکەم بەس ئەمە لاچێ بەڵام خەڵکی ئێمە تێ خەڵک دەکوژێ بووی ئەوە بچێتە گوێچکی دوو لە ڕێ بەڕێستان خەڵکی هەیە بە زۆر خۆی کاتە کۆیلە خۆی کاتە کۆیلەی خەڵکی خۆی کاتە بەردەی خەڵکی هاتوون باسی ئیسلامەکەن کەوا ئیسلام زۆرمی لە خەڵک کردو و عەدالەتی تێدانیە و ئیسلام هاتووە بەردایەتی نەما ئێستا خەڵکی دەکوژێ بە خەتە ئیش بێ ئەبێ لە پێشە بەردەی ئازادکە کوا بەردەتە ئازادیکە نەما کێ نەیهێشت یەهودیت نەیهێشت یا نەسرانیت نەیهێشت یا ئەلمانیت نەیهێشت یا ماسۆنیت نەیهێشت یا ئیسلام نەیهێشت کەسێکەوە ئەگەر بێت و لە مانگی ڕەمەزانە جیماع لەگەڵ خێزانێکە بە ڕۆژوو بێ ئەبێ بەردەی ئازادکە کێ بەردەی دەسەکەوێت کەسی دەستی ناکەوێت ئێستا بازاڕەکانی ئیسرائیل و سەلیبیەکانەکەوە ئافرەت فرۆشتنی تێدایە نەک بازار و وڵاتی مسلمانان بێ باشە چۆن نەما ئیسلام هات فەرمی هەر نوقسانێکتان بوو ئەلەم جۆرانە بە ئەگەر ظیهارەکەی بەردە ئازادکە جیماعی ناو مانگی ڕەمەزان لە ڕۆژە دەکەی بەردە ئازادکە خۆ خەتە ئینسان دەکوژی بەردە ئازادکە ئەگەر سوێن دەخۆی بەردە ئازادکە هاتا ئاخرەکەی نەما بواتە ئیسلام هات فەرمی بأي ذنب قتلت ئیسلام هات ئافرەتێکە مێردی مردووە تۆ ئەی کەسی مێردووەکە چۆن وارسی ئەم ئافرەتەی نایاڵی شوو بکە ئەگەر جوانە بۆ خۆی ئەگەر جوانش نیوە میراتی پێنادا بۆ نیوەی داوە بەژن ئەمانە گشتی دەمەتەقەیەکە بەداخۆی یا جاری وای مامۆسایەکە قوفریان داوە لە زوبانی بردیانەتەوە یا بە کەیفی ئەوان ملی ئاەت بەهادا ئەناخۆ هەزار وەڵاممان پێ چەندین مەسئلەمان هەیەکەوە ئەو مەسئلانە زۆرن کەوا ئافرەت زۆرترە بە یا پیا زۆرترە بە بێگومان ئەو مەسەلانە زیاترن لە علمی فەرائیدا کە نیوەی علمە کە ئافرەت زیاترە بە ئەو مەسئلانە زۆرن کە ئافرەت دەیبا و پیا و نایبە تا ئەوەی کەوا پیاوەی بە یا ئافرەت نایبە چەندین نمونە ئەو هەمان لە مامۆستا خۆشەویستەکان جا بۆ یەک شەریعەی ئیسلام کاتێ بەم شێوازە هات هەمووی هەر هەمووی ئەوەی نوقسانی بوو نەیهێشت هەمووی دەگەڕێنەوە بۆ لای ئەڵقەی بەردەکە ئەڵقەی کۆیلەکە ئیسلام نەیهێشت بەس خەڵ بۆ خۆی ئەڕوا هەڵقە داواکە دەست ماچەکە ئێژێ بە قوربانت بم ماساوت بۆ دەکەم دوو لە ڕووی بەڕێستان بەس هەڵقەیەکمان بیتێ ینی سرەی بۆ دەگیرێ بەڵام ئەویش حەمزەیەکەوە شێری خوایە شەیدی دەکا بۆی بۆ هەڵقەکە لاچ جا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەکێ لەو جۆرانێکەوە ثم الأنبياء ثم العلماء وثم الشهداء بويا پیغمبري خوا فرمي عليه الصلاة والسلام كحديثك الصحيح وأبي سعيد مرفوعا معلوم زناتنا لعلوم حديثة أو كوا كوتمان مرفوع موقوفنا من مرفوع يعني قال عليه الصلاة والسلام أجر حديثك موقوف به بلان باسي أهوال قيامت به حكم حديث مرفوعة وعلماء محدثين ذكر المفاهيم الرازية فيقول الله تعالى پیغمبری خوا فرمی علیه الصلاة والسلام خواهی تعالی فرمی شفعت الملائكة وشفع النبيون وشفع المؤمنون ولم يبق إلا أرحم الراحمين حديث قدسي قدسي
ملائكة شفاعة كده يعني بحديثك بوشي لراتته يعني ملائكة شفاعة ذكاء ولدواي أوا وشفع النبيون في غنبران ديكا وشفع المؤمنون فرموديك معنى علماء فرمن حسنة يعني مسلمان شفاعتك أبو مسلمان كذي يا رب لقل منها لمزقود بلا شيء خضرا لقل ما بالرجوب بيكو بين لحج عمره بيكو بين لصدقه وشاكا شفاعتي بودك أخويا بي بخش لنقصانك يعني بويا وشفع المؤمنون إيمان دارني شفاعتك ولم يبق إلا أرحم الراحمين فيقبض قبضة من النار فيخرج منها قوما لم يعملوا خيرا قط جاء لك أبو فرمودة من بازك البرايك تسياري بون أو قبضي خواهية كيفية داناني حرامة ضلين قبضي خواهية بلام شون يليق بجلاله وكماله بلا تكييف ولا تعطيل ولا تشبيه ولا تجسيم باشا ايوتي او قبضي خوا او جولي خوا او دسي خوا كافر شي خوا لقلاتي زورت من خير لي إلا دبي باوردار بي چون وعدي خوايا نابي كافر بك الدرو اي چون خوازانه ديتر اگر وانا به صفاتي خواي نقص دكا هل نقص دكا ما مصافه شي استكان اگر خوانا زاني چي بردك بويا زوري لو زوري كلا عامك اما زوري كلا خدمتنا باسماك وجوري دوام لويك عام شفاعت ذكري بويك خواي متعال جل وعلا إيمان دارك مستحق جهنم خوايا دريكي لجهنم يا نرة جوروا إما كاتين يجي جنازة دكين في غمري خواه فمي عليه الصلاة والسلام بو هولا دين يعني خلقك معنية براسي دجمنة ومردوكي ده قيمات شارك ما نيو ساعتي ما تنيجي كي فرس زور بليتي بيو كاك بو إيبي وإفرياك قرآن خيني بو بيني يا شادري بو هولا دي يا كاميري بو ديني يا خلقك ببيو ميزك دول برسانا مهده بوا كخويان نجنا خوانن كاكا بو بلدكي بيه لوا بيه لوا دوصد خستكاتي نيجي جماعه دوصد مسلمان نيجي لسركا يما روحي تيمان كردو جاري وايا يعني بيشي جمعه ساعات ديه ما وصل لقما هنا ولا كاكا ناي خمان ما دكين جمعه ما نبو هم الدين داروا هرچی زعماء سر ارزه بقو ما مسای چی عینی جاروا 5000 دینار جفانی خلچی بکنه بیتو نکله بر خاطری جبو میزر و ریشی ما مسا لبر خاطري قال الله وقال رسول الله صلى الله عليه وسلم جاكاك اي بو بلتها براي بالرزم بو ديبه اي بو نايليد ام خلكش ببونيت وبا جمعي نفوته بوستا با او خلق خلقه 1000 2000 كسن يجي لسركا او تا پیغمبر خدا صلى الله عليه وسلم الحديث صحيح كابن عباس فاني سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول ما من رجل مسلمين غير مسلم نية الحمد لله يموت فيقوم على جنازته 40 رجلا لا يشركون بالله شيئا بلعن بمرجي أمش الكساء أو كسانا نبن كشريك بريارة بأخوة إلا شفعهم الله فيه إلا أوحموا تكاو رجائي كلون يجي جنازة أكريه أويتا چي داوا كان قشتي أويتا شفاعة بومرتو وخواد دي خاتنا وبهاشتو بوهي تكاكانوا بمدو شرطة شرط يكم مردوك مسلمان به أهلي كفر وشرك نبي شرط دوم أوشي لسري ديكا نيجدكا هر أهلي قبلك بيكوا رجيه همو معنا سيهم عن شفاعة لأناس من أهل الإيمان قد استحقوا الجنة أن يزدادوا رفعة درجات أهلي بهشتو برياري بهشتي بودرهوا بس شفاعتي بوي خواب مقامي عن برسك خواه پلیه هم برسکن بو صد پلیه پیغمبری خواه صلی الله علیه وسلم طبعا ألم شفاعته معتزلية جواية أليرا موافقا لقال أهل السنة والجماعة أري بالي لنا وبهشتا شفاعت هي برفع درجات أم السلامة خوالي راضية فرمية قال رسول الله صلى الله عليه وسلم لا تدعوا على أنفسكم إلا بخير قد دعاء لسرقتها ما كان إلا شاك نبي كان ملائكة آمين لسبدك ما الإخوة بمكجي خوايا كوريكي يا دول رب رسان وايل لسبني إنسان نابي دعاء لخيرك فإن الملائكة يؤمنون على ما تقولون ثم قال اللهم اغفر لأبي سلمة
وارفع درجته في المهديين واخلفه في عقبه في الغابرين واغفر لنا وله يا رب العالمين وافصح له في قبره ونور له فيه. إمام مسلم رواية ذكر أخوي قولي لرازي واتبم حديثة دليل بوي كشفاعة بو أهل بهش خوي شي ذكريك وخوايا رفع درجاتك مقامي برسكي كصد بليه خوايا صدي بيبدي جنة الفردوس بيبدي أجر أوج دسناك خواري أو به نيجي قيناك لخوارة چون لأمور الدنيا قد خوار ما نجارك حسر وما نجارك إنسان اللي ما داوب كي يجي خويا جيب وازيكم ديتي يا جي لكسيزيكم ديتي يقول ما نوايا ئەگەر لە دنیا بێ سێ خانی پێ نیشاندا یەکێکیان بە قڕ کرابێ ئەمەشیان دوو قاتە ئەویشیان بە بینایەکی دەقات بێ کامی ئەوێ ئەمە تومەحەکانی دنیاە بەڵام ئەوەی کە ئەمێنێتەوە ئەوانی کە باقی دەبێ ئەوەی کە ئینسان لە قیامەتە دەستی دەکەوێت کە کۆتایی نایە مامۆستا قەدرگرانەکان جا ئەوەی ماوە لە خزمەتانە بڵێن لە شەفاعەتە ئەوەیە ئایا شروطی شەفاعەت چییە؟ مەرجی هەیە کە شەفاعەتمان هەیە بۆ دنیاە شەفاعەتمان هەیە بۆ قیامەتە هی قیامەت شەرتی چییە؟ یەکەم ڕەزامەندی خوا رضا الله عن المشفوع له بۆ نەسی قورئانمان هەیە ولا يشفعون إلا لمن ارتضى وهم من خشيته مشفق بۆ هەتا ئەگەر خوای تەعالە ڕازی نەبێ شەفاعەت هەیە نەخێر مامۆستا بەڕێزەکان بێگومان نییە دووهەمیان ئیذن الله للشافع خوا لە چی ئەوەی شەفاعەت بۆ کتێر ڕازی بێ دووهەمیش خوا مۆڵەت بدا بۆ کەسێک کە شەفاعەتەکە من ذا الذي يشفع عنده إلا بإذنه مامۆستا بەڕێزەکان ئەو جا خوای متعال دەبێ ئەو کەسەی کە شەفاعەتەکە خوا لەیش ڕازی بێ شەرتەکان شەرتی یەکەم ئەوەی شەفاعەتی بۆ کرێ خوا ڕازی بێ شەرتی دووەم خوا مۆڵەتدا بە شافعەکە بیکە شرطي سيهم خال شافعي رازي به إلا من بعد أن يأذن الله لمن يشاء ويرضى أو كاتا بم شرطاني كباس مانكل لخزمتانا أبي كيدا أبي أوجه شفاعتك ديتجي تنا حديثي لخزمتانا أبو درداء ديرته كتاي بقصة كان مدينة مفرمي سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول إن اللعانين لا يكونون شهداء ولا شفعاء يوم القيامة كما رواه مسلم لعانين يعني بكرديكي قياس لسر أوانيك لعنة دكنو أواني أنجام داني كارا كبائر كانن أوانا نابيت بيجي لرجل قيامتاتين شفاعة دكن چونك خواليان رازينية يكي للشرطة خواليان رازي بي خوالي متعال إيمو ليوز رازي بي خوای متعال بر شفاعتی و پیغمبر امام خاص صلی الله علیه و سلم خوای متعال جزای بخیری بررسانی بداتو که زحمتان بیناوه خوای تعالی لبر خاطرنا و جوانکانی قبول من بفرمه به امتی او پیغمبر صلی الله علیه و سلم خوای متعال شفای نخوشی ولا يبدي خوای تعالی یارمتی من دا بردوامی من پی بخشه آمین الحمد لله رب العالمين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.